هەموو منداڵانەی کە لێرەن دایک و باوکیان بە دیاریانەوە دانیشتون و چاودێری تەندروستیان دەکەن، بەڵام تەنها ئەم منداڵە نەبێت کە لە پشتی منەوە دەیبینن ئەو منداڵەیە کە بەرەبەیانی دوێنێ کاتژمێر 8:30 لە بەردەم مزگەوتێکی قەرەهەنجیر بە فڕێدراوی دۆزراوەتەوە لە ئێستادا هاوتۆتە یاخود ڕەوانەی نەخۆشخانەی گشتی منداڵانی شاری کەرکووک کراوە. منداڵەکە تەمەنی 4 ڕۆژە لەدایک بووە و کچە. ئەو منداڵە لێرە دەمێنێتەوە بەبێ دایک و بەبێ باوک تاوکو و کاتی کە خێزانێک دێت و لە خۆیان دەگرن. ئەو منداڵە دوێنێ بەیانی دۆزراوەتەوە هێنراوەتە نێو نەخۆشخانەی گشتی منداڵانی شاری کەرکووک، بەڵام تاوەکو ئێستا هیچ کەسێک نەهاتووە تاوەکو منداڵەکەی بباتەوە. ئەوە گریانی ئەو منداڵەیە ئەگەر گوێبیستی بن بەڵێ دەمەوێت بینەرانی پایتەختی میدیا باسیەوە بکەم. ئەمە یەکەم منداڵە لە ساڵی 2025 هێنراوەتە نەخۆشخانەی گشتی منداڵانی شاری کەرکووک. تاوەکو ئێستا هیچ کەسێک ناهاتووە کە خۆی بکاتە خاوەنی ئەم منداڵە و لە ئێستادا منداڵەکە تەندروستی جێگیرە و لە ژێر چاودێری پزیشکیدایە.